بەناوی خۆی بەخشندەی میهرەبان کاڵەڕە ناسم ڕایەڵەتان پێشکەش دەکەم. کاک ئارام خەلیل گەنجێکی کۆڵبەری تەمەن 26 ساڵ شەوی ڕابردوو بە تەقەی هێزەکانی پاسەوانی سنوور تەقەی لێکرا و بە سەختی بریندار کراوە گولەیەک بەرسەنگی کەوتووە و بەهۆی سەختی برینەکەیەوە پێشوی بگەێنرێتە نەخۆشخانەی گیان لە دەست دەدات. و لە ماوەی مانگی ڕابردوودا سێ کۆڵبەری دیکە بریندار کراون و لە هەمان کاتدا لەم چەند مانگەی ئەم ساڵە کە تێپەڕیوە کاک ئارام یەکەم کۆڵبەر نییە کە بریندار دەکرێت و وەتەقەی لە دەکرێت و دەکوژرێت. ئەمە تەوەری ئەمڕۆی ڕایەڵەیە. وا بڕیار بوو دوو میوانمان هەبێت، یەکێک لە میوانەکان پەشیمان بوویەوە کە لەوەی بەشداری بەرنامەی ڕایەڵە بکا کە ئەویش برای خوا لێ خۆش بوو کاک ئارام خەلیلە، کاک محەممەد خەلیل وە بڕیار بوو لەگەڵمان بێت، بەڵام چەند خولەکێک پێش دەستپێکی بەرنامەی ڕایەڵە پەیوەندی پێوە کردین کە نایەوێت بەشدار بێت، بەڵام لە پەیوەندی داین لەگەڵیانە بۆی ئەگەر بتوانین یەکێکی دیکە لە کەسوکاری کاک ئارام خەلیل وەربگرین و ئێستا لە ستۆدیۆ زۆر بەڕێز خات و هێرو عەتار پارێزەر و ڕاوێژکاری نێودەوڵەتی خێزانی میوانی بەرنامەی ڕایەڵەیە. زۆر سوپاس میوانی ئەمڕۆی. وا سەرەتا من دەمەوێت پرسە و سەری خۆشی خۆم ئاراستەی بنەماڵەوە کەسوکاری کاک ئارام خەلیل بکەم، ئینشەڵا دوا ناخۆشیان بێ و جێگەی کاک ئارامیش بەهەشت بێ و ئەمە کۆتا کۆڵبەر بێت نەک لە ماوەی ئەم ساڵدا لە تەواوی ساڵەکانی داهاتووە کە بکوژرێەوە بە تەقەی هێزەکانی پاسەوانی سنوور هەم بکوژرێ هەم بریندار بکرێت. بام تۆ پێکەوە دەست پێ بکەین. هێرۆخان، من دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە ئایا بۆچی ئەمڕوو داوانە بەردەوام لە دووبارە بوونەوەدا، بۆچی ڕۆژانە بەرجۆمان دەکەوێت کۆڵبەرێک تەقەی لێکرێ جاری وایە بەسەوەی سەختی برینەکەی وەکو کاک ئارام دەکوژرێ و هەندێکی دیکەیان زۆر بە سەختی بریندارەکرێن بە جۆرێک لە جۆرەکان کە ئەوەندە برینەکەیان سەختە جارێکی دیکە ناتوانن کارێک بکەن نەک تەنها کاری کۆڵبەری. بەناوی خۆی گەورە سڵاو لە ئێوە سڵاو لە هەموو بێنەران سەرتا پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵی کاک ئارام دەکەم داواکەم لە خۆی گەورە کە حەقیان بسێنێت و ئارامی و سەبووری بە کەسوکاری بدات. ئەمەی کە کاک ئارام و دیان تری کاک ئارام کە ئێمە دەبینین ساڵانە دیان کۆڵبەر گیانە دەست دەدەن لە ڕێگای ئەوەی کە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان کە ئێمە ژیانی ئەمڕۆی ئەفرۆشێ بۆ کڕینی نانی سبەی ئەم کۆڵبانش بە هەمان شێوە بۆ ئەوەی کە بتوانن بژێوی ژیانی خۆیان دابینکردن بۆ ئەوی کە بتوانن ئاسانکاری بۆ خێزانەکان بکەن ناچانن ڕێگایەکی سەختی قورس دەگرنە بەر بۆ دابینکردنی ژیانی خۆیان. ئەم گەنجانش وەکو هەر گەنجێکی تر پێیان خۆش بوو کە ژیانێکی فەرەهەمیان بۆ دابینکرێت، وەکو هەر گەنجێک و کوڕی بە پرسێکی تر پێیان خۆش بوو کە ژیانێکی ئاسایی هەبێت و لە ناو کۆمپانیایەکە لە پشتی مێزێکە دانیشتێت و جڕسێ لێ با قاوەیەکی بۆ بێتە ژوورەوە. بەڵام ئەمە بۆ ئەم نەهاتوتە پێشەوە، ئەم ئاسانکاریە بۆ ئەم ڕێگە پێنەجراوە چکە وڵاتی ئێمە و دەسەڵاتدارانمان حکوومەتمان ئەوەندە بێشعور بۆ لە کاتی ئێستادا ئامادەیە لولەی تفەنگەکەی ئاڕاستەی ڕۆڵەی وڵاتەکەی خۆی بکات. ئێمە دەزانین چەک بۆ پاراستنی ئەمن و ئاسایش دانراوە، چەک بۆ ئەوە دانراوە کە ڕوبەڕووی داگیرکەری کەیتەوە، بۆ ڕوبەڕووی دژمنەکانی کەیتەوە، بۆ ڕوبەڕووی بازرگانە گەورەکانی مادی هۆشبەری کەیتەوە لەسەر سنوورەکان دانەنراوە بۆ ڕۆڵەیەکی خۆت کە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆی ڕێگایەکی ئەوەندە سەختی بڕیوە کە ژیانی خۆی خستە مەترسی بۆ دابینکردنی و بیانووی هێزەکان و بیانووی ئەمان ئەوەیە کام ڕێگایی ئەمان دەگرنە بەر ڕێگایەکی یاسایی نییە و ڕێگایەکی نایاساییە. ئەمە باش ئەمە ئەگەر ڕێگایەکی نایاساییە ئێمە دەتوانین ڕێکاری یاسایی لەگەڵا بگرینە بە ئێمە دەتوانین ئەوە تا دەستگیری بکەین یان ئەوە تا بە بابەتە لە بابەتەکانی یاسایی ڕێکارێکی یاسایی لەگەڵا بگرینە بەر بەس نەک ئەوەی کە تۆ دایکێک جەرگ سوتاو بکەی کە خوشکێک بێ برا بکەی هاوسەرێک بێ هاوژین بکەیت. بە دوور و درێژی باس لە یاسا و ڕاستاکانەکەین کەواتە وەڵامی پرسیارەکەم وەرنەگرت بۆچی کوشتنی کۆڵبەرەکان دووبارە بێتەوە، بۆچی دائیمەن بە دووبارەیان بینی؟ لەبەرەوەی ئەمان پێیان وایە کارێکی نایاساییەکەن سنووری وڵاتی تێدەپەڕێنێت بۆیە ئەمان بەڕێکارێکی نایاسایی ئەم کوشتانە دەکەن. ئەگەر بین یاسایی سری ئەو بکەین باشە من پرسیاری ئەوە دەکەم ئێمە یاسای چەکمان هەیە ئەمان هێزە ئەمنیەکانیان هەر هێزێکی تر چەکی پێ قەینا مۆڵەتی کرد پێ دراوە لە نان حکوومەتەوە کەم چەکی پێ بێ بەڵام بەکارهێنانی چەک ئەوەندە ئاسانە ئەگەر ئێمە بین لە ڕووی قانون و سێری ئەم بابەتە بکەین سێری ئەمە بکەین ئەمە قەتڵێکی عەمدا واتە قەتڵێکی ئەوەیە کە دەبێت بەکەرانی ئەم ڕووداوە سزای یاسایی وەرگرن.
لە ڕووی یاساییەوە بەڵام بۆ وەری ناگرن ئەمە جێگای پرسیارەکەیە ئایا ئەمان دیکەن کارێکی نایاساییە بۆ بژێوی ژیانی خۆیان هیچ کاتە کارێکی نایاسایی نییە ئەمانش پێیان خۆش بوو کە حکوومەت هەلی کار بڕخسێنێ بۆ گەنجان و هەلی کار بڕخسێنێ بۆ ئەمانش لە ناو ماڵ و مناڵی خۆیان شەوان بگەڕێتەوە کار بکات. دەستخۆش بینەرانی خۆشەویست ئێوەش لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لایڤی تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەتوانن هەر ڕاوسەرنج و تێبینی و پرسیارێکتان هەیە بۆ ئێمەی بنووسن. هێرۆخان بەڕای تۆ ئایا ئەمە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراوە کە پاسەوانانی سەر سنوور تەقە لە کۆڵبەرام بکەن لە کاتێکدا لە لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە ئەو گەنجانەیە ئەو کەسانەی کە کاری کۆڵبەری دەکەن بۆ ینی گەنجی خێر لە خۆنەدیوی ئەم نیشتیمان و هەرێم و کوردستانن ئەمە ڕاستێکی حاشا هەڵنەگرەوە بۆ بژێوی ژیانی خۆیان ئەم کاراکەن ئایا ئەمە لە ڕووی یاسایی و ڕێگە پێدراوە کە ئەوان تەقە بکەن هیچ کاتێک ڕێگە پێدراون نییە لە ڕووی یاساییەوە تەقا لولەی تفەنکەت ئاڕاستی هیچ ڕێگەی لە ڕۆڵەکانی وڵاتەکەی خۆت بکەیت ئێمە لە یاسادا یاسای لە سەدارەدارمان هەبوو هەموو ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هاتنە سەرخەت بەوەی کە ئەمە کەرامەتی مرۆڤ ئەشکێنێت بەوەی کە ئەمە مافی ژیان لە کەسێکتر ئەسێنیتەوە و هاتن هەمواریان کردەوە و یاساکە ئەواتە ئەو مادیان وەستاندووە ئێستا لە هەرێمی کوردستان و لە هەموو دنیاژدا کاری پێ ناکرێت ئەی بۆ کۆڵبەرێک بۆ بژێوی ژیانی خۆی بۆ یاسایەکی نەبێت بۆ خاوەنی کەرامەتی خۆی نییە ئێمە دەتوانین ئەم کۆڵبەرە ئەگەر ڕێگایەکی نایاساییشی گرتووە ڕێکاری یاسایی لە بەرامبەر بکەین بۆیە ئەمان هیچ بیانوویەکیان نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڵبەرەکان هیچ کاتێک من هەر لە مناڵیەوە کە لە ئەو دیوژام و ئەو گەم لێ بۆ کە چەند بە سەختی ئەم کارە دەکەن و ئەگەر بژێوی ژیانی خۆیان لە وڵاتەکەی خۆیانە لە گەڕەکەی خۆیانە لە شارەکەی خۆیانە دابین بکەیت هیچ کاتێک ئامادە نییە کاتە سەری ئەو وێنانە دەکەی چەند بە سەختی بژێوی ژیانی خۆیان دابین ئەەکەن ئەمە هەر دایکێک هەر حکوومەتیش کەسی ڕۆڵەکەی خۆی بک بۆ جۆرە ژیان گوزەر بکات تروسکایەکی ئارامی لە دڵی دێت خەمێکی قوڵ لە دڵی دێت بۆی کە بۆ جۆرە ژیان نەکات بۆیە یاسا لە وڵاتی ئێمەدا بۆ ئەمان نییە یاسا بۆ مادە هۆشبەرەکانە کە بەم ڕۆژانە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکرێت و هیچ بازرگانێکی مادەی هۆشبەر لەناو سجنەکان سجنەکانە نابێنرێت یاسا بۆ ئەوانەیە کە ئەوە بژێوی ژیانی خۆی دابینەکە یاسا بۆ ئەوە نییە کە لە ناو مەرزەکاندا بە دەیان تڕێن لە جگەرە و لە هێلکە و لە دایان ئەم مادانە هاوردەی وڵا هەرێمی کوردستان دەکرێت و بەڵام هیچیان نەپارەی گومرگ دەدەن نەپسۆڵەی گومرگێکیان هەیە ڕاستەخۆ هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت یاسا بۆ ئەوانە بەس یاسا تەنها بۆ ئەمانە ئەگینا ئەگەر ئێمە بین سێری یاسا بکەین یاسا بە هەموو جۆرێک بابەتەکانی دیاری کردووە بەڵام ئایا ئێمە لە یاسادا مشکلی جێبەجێکردنمان هەیە لە هەرێمی کوردستان شتێک نییە بە ناوی ئەوەی کە یاسامان نییە کەم و کوڕی لە یاسادا هەیە بەڵام شتێکمان هەیە بە ناوی دەسەڵاتی جێبەجێکردن کە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی جێبەجێکردن لە ئاست زلهێزەکان و لە ئاست بەرپرسان و لە ئاست قاچاقچیەکانی مادەی هۆشبەر و ئەو ترەلانەی کە لە مەرزەکان و ئەم دوو دەکرێت یاسانیە با من یەکشتی زۆر خۆشارەخان دەگەڕێمە وڵات پێم وا بەیەکێک لە کەسوکاری خوا لە خۆش بوو کاک ئارام خەلیل لەگەڵمانە بۆی بڕۆمە لای و دەدەقە پێم وا بێ کاتی هەیە کاک عەبدولمەلیک سەعید لەگەڵمانە کەسوکاری مامۆستا عەبدولمەلیک سەعید لەگەڵمانە مامۆستا سەرەتا پرسە سەرخۆشی خۆمان ئاڕاستەی بەڕێست و خانەوادەی بەڕێستانەکەین ئینشەڵڵا جێگەی کاک ئارامیش بەهەشت بێت سوپاس دەکەم کە لە کاتی خۆت بە ئێمە بەخشی پێما بڵێیت کێ تەقەی لە کاک ئارام کرد تەقە یەکەم جار نییە تەقە ماوەی 3 ساڵە هەر بەردەوامە لە کۆڵبەرانە کرێ پێرارەکە لە کاکە سەیوان کرا لەم ماوە بەرینەشا لە کاکە حاجی عومەری کوڕی کاک حاجی محەممەدی دەرەیمەڕ و ئەم ماوەش لە کاک ئارام کرا خەریکە لە حاڵە دەرەچێ بێتە دیاردە بەڕاستی تەقەی سوپایی پاسداران بە یەک جار بوو بەڵام مارێنز و پاسەوانی سەر سنوور 3 جار لە ماوەی ساڵێک و 2 ساڵێک و 2 ماگامە 3 جارە خەریکە ئەبێ بە دیاردە لە حاڵە دەرچووە بەڵێ کاتژمێر چەند بوو ڕووداوەکەی شەوی ڕابردوو من دەست نوێژەمە کرد بۆ نوێژی عیشا چوون بۆ نوێژی مەغریبە هاتمەوە ئیتر دەنگی ئیسعافێ هەر بەرەو تۆماتیەکەی هەڵەبجە چوون بۆ هەڵەبجە
کە چوون بۆ هەڵەبجە ڕاستەوخۆ لە کاک ئارام لە خورماڵ گیانی سپاردبووی تر برمانە تۆبادلیەکە لەوێ تەقری تۆبادلیمان وەرگرت و برمان بۆ سەرگەت لەوێ ناشتمان کاتێک گەیشتمە سەر قەبرستانی سەرگەت کۆمەڵێک گەنج پێش ئێمە کەوتبوون چوبوون بۆ مەقڕەکەی سەرسی بە بیسووتێنن وەڵایەتی منیش تەلەفۆنم بۆ هادووتیان مامۆ سافریاکەوە وەزاکە لە دەست دەرچۆ چوون بۆ سەرسیپە نەمەقەر سوتابوو نەنتەقە کراوە بۆ ئاگاداری جەنابتان ئەوە هەڵەیە پاسەوانی سەر سنوورەڵێن تەقە کراوە تەقە نەکراوە کۆڵبەر تەقەی نەکردووە بەسەر بارەگادا و مەقەڕیش نەسووتاوە و ئێمە نەبوونایە خەڵکیش ئەکوژرا مەقەڕەکەش ئەسووترا بەڵام سوپاسی برادەرانی ئاساییشەکەنکەوە سوپای بڵین مارێنز و پاسەوانی سونیە کردە دەرەوە خۆیان مەلەفی مەقەڕەکەیان وەگرت تا بەیانی ئێمە سوپاسیانەکەن بەڕاستی ئەو خەڵکەش بەگوێ ئێمە کردووە دیارە ئیتر ئەگەر ئەم شتە هەڵباتۆ بەخوا ئەمجارە لە دەستی ئێمەش نامێنێ دەرەچێ من هیوادارم بۆ زانیاری جەنابتان ئەم شتە ژیە قاچاغ نییە ئەم شتەیە بە بازگەی عربەتایە بە بازگەی سلێمانیایە هەموو کارتۆنێکی جگەرە $8 ئەچێتە سەر یێتە سەر سیپە کە هاتەوە سەر سیپە ئەیگرن تەحویلی عربەتی ئەدەنەوە دیسان دێتەوە عربە دەیبەنەوە سەر سیپە بەڵام دێ معقولە تەقە لە کۆڵبەر بکەیمە هەموو فلتەرەکان ئەبڕێوە ئەچێتە گیرفانی کۆمپانیا حیزبەوە یعنی معقول نییە معقولیە کۆڵبەرێکی داماوم کاکە ئارامە خاوەنی دوو خوشکە 15 ساڵە 7 ساڵە کۆڵبەرە خوشکەکانی بەتەمای ئەوە بوون بێنەوە بێتەوە خورماڵ سەر سفرەکەیان پڕ بێ لە خواردن بەڵام مەیتەکەیان هێنایەوە بەڕاستی ئەمە کارە ساتە بەڕاستی ئەمە بێقانونیە خەریکە کوردستان ئەبێتە جەنگڵستان ئەبێتە قانونی غابات نە قانونێ نە یاسایە نە حیزب تەعاملەکە لەگەڵ خەڵکە بەڕاستی مانێز بۆ ئەوە دانراوە پاسەوانی سنوور بۆ ئەوە دانراوە سنوورەکان بپارێزێ بەڵام تەقە لە کۆڵبەرەکە باشە مامۆستا باری دارایی و بژێوی ژیانیان تەنها لە سەرکاری کۆڵبەری کاک ئارام بووە بارودۆخی دارایی ئەوان چۆن بوو باری دارایی سفرە خەریجی زانکۆیە لەوێ کۆڵبەریەکە بە شەوە ئەڕۆی نایڵن بە ڕۆژە ئەڕۆی ناڕێن حکوومەتی بەعز بەو درندەیە بە مەغریبیان ئەدا هەتا بەیانی هێستر و بار و کۆڵبەرەوێ بۆ مەرزی تەتە و مەرزی مڵە خورد و مەرزی سەرسیپە و مەرزی کەمانجەڕ و مەرزی وەزەرا و 5-6 مەرزی لاوەکی تیا بوو لە زمانی حکوومەتە ئەم مەرزانە نەگیراوە بەداخەوە باشە مامۆستا کاک ئارام خوێندنی تەواو کردبوو یان بەهۆی وڵی کاگەران خوێنی تەواوکە نە باوکی ماوە نە دایکی ماوە 5 ساڵە باوکی مردووە 6 ساڵە دایکی مردووە ئیتر دانیشتبوو بە دیار بە خێوکردنی ئەو دوو کچە داماوە واتە شەکانی شویان نەکردوە خۆشی ژنی نێناوە بەڵێ واتە بژێوی ژیانیان تەنها لە سەرکاری باری دارایی سفرە باری دایری چی بکاتدادە وەڵای لەسەر پلێ دەڕوا داماوە باشە مامۆستا دەڵێن ئەم کاری کۆڵبەری کە کاک ئارام ئەوان کردویانە لەژێر سەرپەرشتی کۆمپانیایەکدا بووە ئایا ئەمە ڕاستە واتە ئەم کاری کۆڵبەریە کارێکی قاچاق نییە و ناسایی نییە ئەم کۆڵبەریەدا دەخۆ لە مەرزی ئێمەوە مەسەلە قاچاقی نییە لە هاوارە کرێ لە گریانە ئەکرێ لە پێنجوێ ئەگرێ لە برادۆز ئەکرێ لە باڵەکایەتی ئەکرێ لە تەوێڵە ئەکرێ لە شۆشمێ ئەکرێ ئەی باشە بۆ شوێنەکانی تروانیە مامۆستا سکاڵاتان تۆمار کردووە حتا ئەوەی لە سنووری ئەولایە بڵێن سنووری ئەملا ئەولا لە سنووری ئەولایە ڕێیەکیان جیا کردوێتە بۆ کۆڵبەرەکان کامێرا نەیبینێ باشە خۆ حکوومەت دەتوانێت کۆمپانیا ئەتوانێ دەستگامنیەکان ئەتوانن ڕێڕەوێکی بڵێن ئاوا بکەنەوە بۆ کۆڵبەرەکان بەشەوە ئابڕۆن کە زابەتی خۆیان بکەن ئێران بە دەگمەن تەقاکە نایە ساڵی 2 جار ئەگەر بێتە مەرزەکە تەقە بکە بەڵام ئەمان هەموو ڕۆژی هەموو هەفتەیە هەموو مانگی هەموو ساڵێ تەقاکەن کاکە بەڵێ مامۆستا سکاڵاتان تۆمار کردووە تاوانبار بە سزای خۆی گەشتووە بەڵێ سکاڵاتان تۆمار کردووە لە ڕووی یاساییەوە وەڵا سوالەکە دووبارەکەی تۆ دادە مامۆستا گیان سکاڵاتان تۆمار کردووە بەڵێ سکاڵاتان تۆمار کردووە لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە تۆمەتبارەکە لە ئێستا سکاڵادادە لە وڵاتە سکاڵا نییە سکاڵا بێ حیزب بێ کێشێم خەڵکە حەڵکە سکاڵاکی سکاڵا تۆمارەکە ئێمە نەیدڕێنن بەڕاستی ئێمە من دوێنێ نەبوومایە ئەو خەڵکە نەبووایە بە قورئان مەقڕەکەیان لەسووتان هینیش پاسەوانی سوورینیشان نەکوشت بەڵام ئەم خەڵکە بەگوێ ئێمە کە ئەوەجار ئەم جارە بەگوێ ئێمە کرد ئەم جارە لە دەست دەرەچێ دادێ بەخوا ئەم جارە تەقە بکەن خەڵک بکوژێ ڕاستەوخۆ کابرایەن لە ناو بازاری خورماڵای کوژن و
ئێمەش دەسەڵاتمان نییە. ڕاستە تۆمەتبارەکە سکاڵاتی لە چی دەستگیر کراوە؟ تۆمارەکەی بێ خۆی بێ تەسلیمیکە نەک ئێمە سکاڵات تۆمارکەی. بەڵێ تۆمەتبارەکە دەستگیر کراوە مامۆستا. وەڵی ئەڵێن ئەو مەفرەزەی ئەو تەقەیان کردو هەمویان دەستگیر کراون. بەڵام چاوەڕێی وردەکاری بزانیە وردەکاریە ئایا ئەوانەی تەقەیان کردووە بە فیاڵی تەسلیم ئەکرێن یان ناکرێن. ئەگە تەسلیم نەکرێن وەڵی ئەم خەڵکە هەڵوێسی تو نەبێ بەڕاستی. باش مامۆستا دەگەڕێمە وڵات لەگەڵمان بمێنە هێرۆخان. مامۆستایە سێ تێبینی لای من دروست بوو. باش بۆ داپۆشینی ئەم تاوانە یەک تۆمەتێکان بۆ کاکە ئارام دروست کردووە کە مامۆستا بە وتەکانی دووهەمینیان وتراوە کە لە ژێر سەرپەرشتی کۆمپانیایەک ئەم کاکە ئارامە ئیشەکانی کات. ئەگەر وایە ئەمە تۆمەتەکە کە دروست کرا بێت تۆمەتەکەی خۆیان ساخکەنەوە و بەڵگە بۆ مسەمسەک بیخەنە بەدەم دادگا بۆ ئەوەی ئەم کوشتنایە کە ئەمان کردوای نەبێ بە ئەن قەست. دووهەمیان ئەگەر لە ژێر سەرپەرشتی کۆمپانیایەکی دیاری کراوە ئەم کاکە ئارام کاری کردووە کەواتە ئەمە دیارە قەت کوشتنێکی ئەن قەستە. کۆمپانیایەکی ڕێگە پێدراوە لە نان حکوومەتەوە لە لای موسسەکانەوە ڕێگەی پێدراوە کارەکەشی ڕێگە پێدراوە هیچ کارێکی نایاسایی نەکردووە بۆ چێوێ بکوژرێ ئەمە پرسیارەکەیە لە ڕووی ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە کاڵی خان کاتێکە سەردانی مەرزی دەواازی باشمەق دەکەم دروشمێکی هەیە مەرزەکە نووسراوە ساڵێک بۆ تۆ یەک ڕۆژ بۆ من ئەمە بە مانای چییە؟ مانای ئەوەیە ژیانی کاک ئارامە واتە تۆ دەتوانی ساڵەکە کاری خۆت بکەیت بەڵام بە یەک ڕۆژ هەموو دارایەکەت و ژیانشە لێ وەرەگرمەوە ژیان لەسەر ژیانی کاگارام ئەم دروشمەی مەرزەکانی هەرێمی کوردستان بەسەر تاکی ئێمەدا جێبەجێ دەکرێت بۆیە کوشتنی کاگارام هیچ تۆمەتبارێک واتە هیچ تاوان هیچ ئەوە نییە بەڵێ تۆمەتباریان کردەمە هەڵ ناگرێ و یاسایەکشمان هەیە من داوە لە خێزانی کاگ ئارام دەکەم ئەم کوشتنە بە شێوازێکی ئاشکرا کراوە بۆیە بە پێی یاسای سزادانی عێراقی کوشتنی بانقەستە کەواتە ئەوان دەتوانن بە پێی مادەکە ڕێکاری یاسایی خۆیان بگنە بەر باش هێرۆخان دەمێ بەراورد دەکەم بۆ بکەی لە نێوان دووشتدا ڕۆژانە و مانگانەوە ساڵانە دەبینی بە ملیۆنەها دۆلار لە سەرۆت و سامان و نەوتی ئەم وڵاتە بە قاچاق دەبرێتە دەرەوەی سنوورەکان بۆ وڵاتانی دراوسێ و بۆ هەر وڵاتێکی دیکە بێ لە لایەکی دیکەوە کۆڵبەرانی وەکو هاوشێوەی کاگارام بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان کار دەکەن و لەسەر سنوورەکان ئاکوژرێن جیاوازێکم بۆ کە لە نێوان ئەوەی کە نەوتە فرۆشێت ئەمە یەک گەندەڵە دوو دزە شعوری نییە مرۆڤایەتی نییە و وەدینیشی نییە ئەوەی کە وەکو کاگ ئارام و دایانی کاگارام و گەنجەکانی ترمان لە هەرێمی کوردستانە کە چکە ئێمە تەنها ژیانی کاگارام مەترسیان نییە بڕۆ ژیانی دەیان گەنجترمانە مەترسیە ئەمە ئینسانێکە دینی تایە مرۆڤایەتی تایە شعوری هەیە و لەگەڵ ئەوەشدا پێی دروست نییە گەندەڵی بکات درۆژ ناکات بەڵام ئەوەی کە نەوت فرۆشە ئەوی بە ڕۆژانە بە ئاشکرا سنوورەکانی ئێمە ئەکەنەوە بۆ بازرگانە گەندەڵەکان نەشعوریان هەیە نە مرۆڤایەتیان هەیە نە دینیان هەیە باشە هێرۆخان ئەکرێت کۆڵبەرەکان ناوزەت بکەین بە قاچاقچی هەرگیز قاچاقچی ئەوەی کە قاچاقچیە هیچ کاتێک مەوادێکی ڕێگە پێدرا و هاوردەی ئەو وڵاتە ناکە هەمیشە مەوادێک هاوردەی ئەو وڵاتە دەکاتیان دەهێنێتە هەرێمی کوردستان کە ڕێگە پێدراو نییە و بۆ ئەمانیش ئاسانکاری کراوە بەڵام ئەمانە بۆ بژێوی ژیانی خۆی دابینکردنی بژێوی ژیانی خۆی بەرەو بوومێ یاخۆ کاڵایەکی ڕێگە پێدراوی قانونی پێەیە و ئەگەر لەژێر سەرپەرشتی کۆمپانیا بن کەواتە کۆمپانیاکەش بەپرسە کەواتە حکومەت بەپرسە و پۆلیسی سەرسنوور بەپرسە لە کوشتنی ئەم گەنجە کەواتە چی بکەین بۆ ئەوەی بەر بە لێشاوی تاڵانکردنی تاکی کورد بگرین ئێستا لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی کە بەر لەم ڕێگرینە بگرین لەم ڕێشائینە ئەمەی کە گەندەڵی و دزی و ئەمانە دەکرێت گەنجان بە گەنج دەکرێت ئێمە دەزانین گەنجان داهێنەرن و لەگەڵ ئەوەشدا دەتوانن کاریگەریەکی زۆر باش لە سیاسەتی هەرێمی کوردستان دروست بکەن ئێمە بیستی دەمان لە بەردەمدایە کە ڕۆژی هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە ئەمان دووبارە نێنەوە سەد دەسەڵات ئەم ڕابردووە گەندەڵی کە دروستیان کردووە ئەم هەموو گەنجان تووڕە کردووە دەتوانین بڕینە سەر سنووقی دەنگدان هەر لەوێ سزای ئەم حکومەت و ئەم حیزبانە بدەین کە چەند ساڵە
تاڵانکاری و دزی و گەندەڵی ئەم ڕۆڵانە و ئەم خەڵکی هەرێمی کوردستان دەکەن. دەستخۆش شێرەخان دەگەڕێمەوە وڵات. مامۆستا عەبدولمەلیک دووبارە دێمەوە لای تۆ یەک دوو پرسیارێکی کورتم هەیە ئاڕاستەی بەڕێستانی بکەم. داواکاریتان چییە؟ ئەتانەوێت چیتان بۆ بکرێ؟ بۆ خۆت، بۆ خانەوادەت، بۆ تەواوی ئەو کەسوکارتان و بۆ تەواوی ئەو ماڵانەی کە هاوشێوەی ماڵی ئێوە کۆڵبەریان هەیە وەک کاگارە. وەڵی هەموو کەس چاوەڕێی ئێوارە کوڕەکەی بەدەقەی هەم پازدار هەم پاسەوانی سنوور بێتەوە بۆ ماڵەکەی. بەڵامی تر خەڵک ناچاریە ئەڵێ کابرا کەوتە بەحرەوە دەست بۆ پوژە بە ئەمە ئیشێکی ناچاریە. من خۆم کۆڵبەریم کردووە لەسەر سیپەوە ئەچی بۆ هەورامان 6 سەعات ڕێبڕی. ئەتە جگە لە تەقا و جگە لە فیشەک و جگە لە گرتن و جگە لە تێیاڵدان و جگە لەوەی ماڵەکە بڕوا 6 سەعات دەبێ بەڕێوەبی بەهێستر بە 3 سەعات جاکەی دەکەن. کۆڵبەری ئێرانی فەقیری ئەمێنێ شەو ڕۆژی ئەمێنێتەوە جا کۆڵێکی دەسەکەوێ. بەڕاستی ئەمە کێشەیە. من داواکەم لە حکوومەت وایە ئەو کاتە من چوومە بەردەمی وەزیری ناوخۆ لەگەڵ لە حکوومەتی ئێرەما وتم مەرزی مڵە خودمان بۆ بکەرەوە 400 ئیمزامان تەسلیم کردووە ئەو مەرزی مڵە خودە بکرێتەوە بۆ هەورامان بۆ شارە زور بۆ هەموو ناوچەکان باشە نەجاتیشمانەی لێ کوشت و بڕینێ. بەڕاستی ئەبێ ئێمە خەمێ بخۆین بە هەموو خێزانەکان خێزانی ئێمن قەناعەتێ بێ منە کوڕە کوژراوە وامزانی کوڕی خۆمە. کوڕێ دانیشێ دوو کچ بەخێوکە دوو خوشک بەخێوکە 15 ساڵە کۆڵبەر بێ لەسەر پلێت بڕوە ماڵی هەموو ڕۆژێ بڕواتە سەرزی بێتەوە خورماڵ بەیانی دیسان بڕواتەوە. بەڕاستی ئەمە بەکێکرێ بەخوا سەحابەژیشی وای نەکردووە بڵێم حتا بەیانە وەرە گەنجێ بە تەمای ئەم کۆڵبەرە ئەڕوان لەسەر سیپەوە بۆ ئەودی دابنێن بە 50,000 تمەنە. ئەم 50,000 تمەن ناکاتە 6,000. ئێوەرە گەنجێ بە تەمای 6,000 بێ بەکەی بێ بە تەمای سوپا بێ سوپای پازداران بێ تەقەی لێکە و پاسەوانی سنوور بێ تەقەی لێ بکە و بە تەمای 6,000 بێ لەم سەر و ئەڕوا 5 ئێسترا بە 5 30,000 دەزەکەوێ ڕۆژی. بەو نەدامەتیە دەوەرە ماڵ بەڕێبەرە بەکرێ کارەبای بە کرێم وەلیدەی بە خێزانی بە تایبەتی ئیمڕۆ خوشک زۆر بڵین هینی نەفەقەی زۆرە لەکوێ بەخێوەکرێ دوو خوشک دێوەرە کاگاران بێنەرەوە با خوشکەکانی بەخێوکە. بەڵێ مامۆستا هیچ یعنی ئەمە بەڕاستی موسیبەتە بۆ هەورامان بۆ شارە زور بۆ هەڵەبجە هەمومان ئەبێ بینە دەنگ بەڕاستی جارێکی ترەمیشە دووبارە نەبێتەوە. مامۆستا هیچ شتێکی دیکە هەیە بتەوێت لە ڕێگەی بەرنامەی ڕایەڵەوە بە هاوڵاتیان و بەلایانی پەیوەندیداری بگەێنیت و بیڵێیت؟ وەڵاهی من ئەڵێم ئەبێ لیژنەیە دروست بکرێ هەم لە هەڵەبجە هەم لە محافزیەت هەم لە هەورامان دانیشێ قسە لەگەڵ ئەو دەرچەیە بکردەوە دەرچێ بکەینەوە بۆ ئەو کۆڵبەرانە. بەڕاستی موچە نییە ئەوە خەریکە 6 ڕۆژە موچە نهاتووە. ئەی باشە کۆڵبەر و گەنج و ژن و مناڵ بەچی بەخێوەکرێ؟ ئەبێ دانیشینێمە قائمقامی قەزای خورماڵ بڵێن دانراوە بەم دیرناحیەوە بە ئاسایشەوە بە پۆلیسەوە بە پاسەوانی سنوورەوە بگەینە ڕێکەوتنێ دەرچەیە بکەینەوە تا هەم لە پاسەوانی سنوور تەقە بکە و نە کۆڵبەرەکانیش گیانیان لە خەتەرا بێ. من داواکەیم لە حکوومەتەوەیە بە هەمومانە مشوریە و گەنجانە بخۆین. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولمەلیک سەعید کە سوکاری خوا لە خۆش بوو. کاک ئارام خەلیل دووبارە خوا لێ خۆش بێەوە جێگەی بەهەشت بێ ئینشاءڵڵا. سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس لە ڕایەڵە لەگەڵمان بوویت. هێرۆخان دەگەڕێمەوە لای تۆ پێکەوە بەردەوام دەبین. هێرۆخان کادانەوەی جیاواز کەوتەوە لە کوشتنی کاک ئارام و ئەمە وەک ئاماژەمان پێکرد لە سەرتاوە یەکەم کۆڵبەرنێک کە شەید دەکرێت و بریندار دەکرێت. ئایا ئەم کاردانەوانە کەی جێگەی خۆیان دەگرن و ئایا جێگەی خۆیان گرتووە؟ هەموو کاتێک کاردانەوە کان جێگەی خۆی دەگرێت بە تایبەتی ئەگەر ڕای گشتی لەگەڵ یابێت ئەمە جێگەی خۆی هەیە و کەواتە باسێکە دەبێت گرنگی پێت بدرێت. ئەمەی کە لێدا کاردانەوەکان زۆر جێگای سەرنجامن وەکو ڕاهێژکارێکی خێزانی دەیڵم ئەویش بە پرسیارەتی کاگارامە ئەو نەجوان بە پرسیارەتی بەخێوکردن و دابینکردنی بژێوی ژیانی دوو خوشکی هەڵگرتووە. ئەمە بۆ خۆی گەورەیە بۆ کاگارام بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتداران بە هەردوو حیزبەکەوە ئامادە نین بە پرسیارەتی ڕۆڵەکانی گەر هەڵبگرن. بەڵام یەک تاک لەناو خێزانەکە ئامادەی بە پرسیارەتی هەموو خێزانەکەی خۆی هەڵبگرێت. ئەمە بۆ خۆی ڕۆڵێکی زۆر جوان کە کاگا ئارام گێڕایوێتی و ئێمە دەبێت کارێکی وەها بکەین بە تایبەتی لە ئێستادا کە دەبینین
کاردانەوە نێودەوڵەتیەکان و کاردانەوە ناوخۆیەکان زیاتر تەئسیری هەیە لەسەر گۆڕانکاریەکانی هەرێمی کوردستان و لەسەر گۆڕینی سیستەمێک و نیزامێک لە هەرێمی کوردستاندا بۆیە هەمیشە بۆ گۆڕینی نیزامەکە و سیستەمەکە دەبێت بێکەوە کار بکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم گەندەڵانە و بەیەکشەوە کار بکەین بۆی کە بتوانین ئەمان لە دەسەڵات لابین و کەسانی چاک و بە ئەمەک و ڕازگۆبەینە سەر دەسەڵات. کەواتە هێرۆخان زۆر بەڕوونی پێم بڵێ کێ بەرپرسە لەم کاران؟ حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار و ئێمە سەرتاژ وتم چەک بۆ پاراستنی ئەمن و ئاساییشە نەک بۆ ئەوەی کەلوولەی تفانکەت ئاراستی ڕۆڵەکانی گەلەکەی خۆت بکەیت کەواتە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان بەم کارە هەستن و لیژنەیەکی لێکۆڵینەوە دروست بکەن بۆ لێکۆڵینەوە لەم کارەی لەو جەریمەی کە بەرامبەر کاک ئارام کراوە و ئەو کەسی کە بەم کارە هەستاوە دەبێت سزای خۆی وەربگرێت و بە سزای خۆی بگەێنرێت. باشە هێرۆخان پێت وایە ئەمەش بەبێ سزا ئەمێنێتەوە هاوشێوەی تەواوی ئەو کوشتانی کە لە ماوەی ساڵی ڕابردوو و پێشتری ژۆیانداوە؟ وڵی ئەگەر ڕێی من وەرگری بە هەمە تاکید گیانە دەستدانی کاگارام و دەیان کۆڵبەری تر کە لە پێشودا وەفاتیان کردو و دوای کاگ ئارامیش نەفسی نمونە دووبارە دەبێتەوە هەر وەکۆکانێتتر بێدەر ئەنجام ئەمێنێتەوە چکە ئێمە نەک ئەمە دەیان بەرپرسی ترشمان بینیوە دەیان ئیشی ترمان بینیوە کە بە تاوەتی دزیان لە هاوڵاتیان کردووە لیژنەیەکیان دروست کردووە و پاشان دەرەنجامی لیژنەکەەوە بووە کە لە دەستەی نەزاهەوە کەسە پاک دەرچوە و لی دەرچووە ئەی لیژنەکەی ئەم چی لێدێ ئەی کار و لایەنی پەیوەندیدارەکانی ئەمان کە بەم کارە هەڵدەستن چی لێدێ بە هەماشکڵ لیژنێک هەڵدەسێت دەڵێت بۆ پاراستنی ئەمنی وڵات و بۆ ئەوی کە سنوورەکان تێنەپەڕێنی و ئەم کاری کە ئەم لایەنە پێی هەستاوە لە قانون ڕێگەی پێدراوە و مۆڵەتی چەکی هەبوو و مۆڵەتی تەقاندنی فیشەکی چەکەشی هەبوو و ئەم کەسەش وەکو خۆی مامۆستا ئاماژی پێکرد تۆمەتیان بۆ دروست کردووە و دەرئەنجامی لیژنەکەەوە دەبێت کە کاک ئارام تۆمەت با دەرەچێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش بخۆی بەرایی بۆ دەرەچێت و لە بابەتەکە هەر کاک ئارام کەواتە مافی مرۆڤ لەکوێ؟ مافی مرۆڤ لە ناو گیرفانی وڵاتە زلهێزەکان و حکوومەتی هەرێمی کوردستاندایە و جێبەجێکردنەکەی بەسەر وڵاتانی دواکەوتو بەسەر هەرێمێکی بچووکی وەکو ئێمەدایە ئەگینا مافی مرۆڤ ڕێکخراوی نەتەوەی گوتوەکان دەیان ڕێکخراوی یونوسێف ئەمانەمان هەمووی هەیە هیچی ناتوانێت بەرەنگاری یان کاردانەوەیکی تاوەتی لەسەر ئەم ڕووداوە هەبێت بەڵام کاتێک ژنێک دەکوژرێت با من ئەم پرسیارەکەم من خۆم ژنم کاتێک کە ژنێک دەکوژرێت ژنێت و نتیجی بەرامبەر دەکرێت بە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێکخراوەکانی ژنان و هەمی دێنە سەر خەت و ژنێک و نتیجی بەرامبەر کراوە ژنێک کوژراوە دەی باشە هەردووکیان گیانیان لێوەرگیراوەتەوە هەردووکیان توژیان بەرامبەر کراوە بۆ تا ئێستا هیچێک لە ڕێکخراوەکان حکوومەت لایەنی پەیوەندیدار ناتە سەرخەت بۆ ئەم گەنجە بۆ کچێک ئەبێ هەموو لایەنەکان بێنە سەرخەت بۆیە دەرئەنجامی لیژنەکەی کاگارامیش وەکو لیژنەکانی تر بێ دەرەنجام دەرەچێت. دەستخۆش هێرۆخان سوپاس بۆ ئامادەبوونەوەت بۆ هەرێکە لە بەڕێزان مامۆستا عەبدولمەلیک سەعید کە سوکاری خوا لە خۆش بۆ کاک ئارام محەممەد کاک ئارام خەلیل و هەروەها هێرۆ عەتا پارێزەر و ڕاوێژکاری نێودەوڵەتی خێزانی سوپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ لەگەڵمان بووی. ڕای لە ئەمڕۆ پێشکەشکردن سپاردەی خواب.